دیارە موزیسیان کاروان حەمید حەلاقێکی کار لەو هونەرمەندانی کە بێگومان توانیوێتی جگەل لە کارکردنی لەگەڵ هونەرمەندانی کورد و بەشێک لەو بڵین بەرنامانەی کە لە کوردستانە کاری لەسەرەکات هەمیشە یەکێکتر لە حەز و خۆلیاکان و یەکێک لە ئامانجەکانی ئەو دووبارە کارکردنە لە دەرەوەی وڵات واروان ناساندنی بەشێک لە گۆرانی و موزیکی کوردیە بەتایبەت لە وڵاتانی خۆرئاوا. دیارە لە ئێستا ئەم هونەرمەندە لەگەڵ بەشێکی زۆر لە موزیسیانان لە هۆڵندا بەشداری لە کۆنسرتێکی گەورەیەکات. موزیسیانی کورد کاروان حەمید حەلاق لە ئێستادا لەگەڵ ئۆرکێسترای فەنفارە لەخۆ ئامادەکردندا بۆ بەشداریکردن لە کۆنسرتێکی موزیک و گۆرانیدا کە 12 ئەم مانگە بڕیارە ساز بکرێت. لە کۆنسرتەکەدا موزیسیان کاروان حەمید حەلاق بە ئامێری شمشاڵ و نەی و باڵەبان هەوڕێن لەگەڵ 100 ژەنیاری ئامری هەوای بیانی و چەند ژەنیارێکی عەرەب و فارس و چەندەتەوەیەکی تر سێبەرهەمی کوردی ئامادە کردووە لەگەڵ گروپەکەشدا پێشکەش بە ئامادەبوانی کۆنسرتەکە یەکات.